جو بقرين لمرو داوا لم فرمود صحيحي بيغمبري خدا عليه الصلاة والسلام كهنايته لسلسلة صحيحة دهاتوا بجمارة 2926 برابر زكانم بيغمبري خدا وصحابة كان دي جريته هميان دانشتون بس يروح كرشانيان بودكا فرموي كوملك لبني إسرائيل لنوي إسرائيل لنو خويان دا قصيان دا كردو لأخوات ترزبون هو تيان تشيدا لين بروين بو غورستان دور ركات نوش بكين داوالا پروردگار من بكين كسيك من بازن دو بكاتا ولا غورستان پرسیاری لێ بکەین ڕۆحکێ چۆن چۆنیە ئازار و ئەشکەنجەی دەرچوونی ڕوح لە جەسەدا چۆنە کەوتنە ڕێ کۆمەڵێک لە بەنی ئیسرائیل شاری خۆیان بەجێهێشت و بەرەو گۆڕستان کەوتنە ڕێ ئەو نوێژەی کە لەلایەن پەروەردگارەوە لێیان داوا کراوە دوو ڕکات نوێژیان بۆ پەروەردگاری خۆیان کرد ئەمجا چوونە ناو گۆڕستانەوە داوایان کرد ئەی پەروەردگار کەسێکمان بۆ زیندوو بکەیتەوە لە دوعاکە بوونەوە بینیان گۆڕێک شەق بۆ کرایەوە پیاوێکی گەنم ڕەنگ کە شوێنەواری سوجدەبردنی بە نێوان چاوانەکانی دیار بوو کەسێک بوو لە خوا ترس بوو هەسایە سەر پێ لە ناو گۆڕەکەدا کە ئەنەما سەرخۆشە و ئاگای لە خۆی نییە بەڵام چەندێک کە ئەمە مردووە لە ناو بەنی ئیسرائیلە 100 ساڵ بەسەر مردنیان ڕۆییوە واتە باو بە پیرانی ئەوانە بوونە پیاوێکی گەنم ڕەنگ سوجدە بە نێو چاوانیەوە دیار بوو یەکسەر وتی و سەیری کرە و خەڵکە لەوێکەدایە یا هاولایی ما ئەڕەدتم ئیلەیە ئێوە چی کارێکتان بە من هەیە کابرای گەنم ڕەنگی ناو گۆڕەکە کە زیندوو بووەوە ڕەنگی ڕەشە ڕەنگی تێک چووە دەزانن بۆ باگوێ لە خۆی بگرین وەڵامی بەنی ئیسرائیلە داتەوە یا هاولا ما أردتم إلي أيوة چی کارێکتان بە من هەیە فقد مت منذ 100 سنة من 100 ساڵ لەمە و پێش مردوومە فما سكنت عني حرارة الموت حتى الآن والله 100 ساڵ من مردوومە تا ئێستا ئازاری بردنم لەسەر نەسرۆتەوە تا ئەم داوایەی ئێوە تاکو ئێستا کە ئازاری مردن لە جەستەمدا ماوە و ئازارە درێم 100 ساڵ کابرایەکی گەنم ڕەنگ لە ناو گۆڕدا مردبێ و زیندوو بکرێتەوە وەڵام بداتەوە بڵێ ئێوە چی کارێکتان بە من هەیە لەبەرەوەی ئازاری هەبوو ئازاری مردنەکەی هەبوو ئەو کاتەی کەوا فریشتە ڕۆحی دەرکردە و ڕۆحی کێشاوە بۆیە پێغەمبەری خوددا فەرمووی ئینە للمەوتی لەسەکەڕات ئای کە مردن ئازاری هەیە لێرەکەدا کابرای گەنم ڕەنگ داوای لێیان کرد فادعوا الله عز وجل لي يعيدوني كما كنتم دەی داوا بکەن لە خوای گەورە تخوا بمگێڕێتەوە وەکو خۆمم لێ بکاتەوە
بۆی ئازارەکەم کەم بێتەوە نەگرەسەنەوە دەستی پێ بکە ئەو کابرایە گەنم ڕەنگە لەوە ترسا کە بچێتە ناو گۆڕەکەوە لەسەنەوە دەست پێ بکاتە 100 ساڵ تریش ئازاری مردنەکە لە جەستەیە ببێ وتی دە دوعا بکەن تخوا با بگەڕێمەوە بۆ شوێنەکەی خۆم بۆ ئەوەی بەڵکو